بەڕێزان پرسی پێوەری ئاوی ماڵان ئێستا لە قۆناغێکی ئەستیارایە کە لە دوای ئەوەی بڕیاری ئەنجومەنی شورا وەرگیرا بۆی کە سزای خەڵک بدرێ بە 100,000 بە 200,000 و وەزارەتی شارەوانی خۆی دیسان سزایەکی تری بڕێەوە بە 100,000 بە 200,000 بۆی کە پێوەری نەبەسوە یا زەخت و فشار لە خەڵک بکە. ئێستا ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەم سزایە بگەێنە 500,000 و بە یاسایی بکرێ و لە قۆناغێکی یاسیارایە کە ئەویش پەرلەمانی کوردستان ئێمە هەوڵەدەین کە پەرلەمان نەبێتە بەشێک لەو زوڵمە کە لە خەڵکی هەرێمی کوردستان بکرێ. ئێمە ساڵێک و زیاتر لە 5 مانگە لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی شارەوانی لە لیژنە پەیوەندیدارەکان، بەڵام نەگەیشتوینەتە هیچ نەتیجەیەک. چاوەڕێ بووین وەزارەت خۆیان پرۆسەیە هەڵبۆشێنێتەوە، بەڵام دیارە پێداگرێت لەوەی کە زیاتریش پێ لێ ڕاکێشاوەکە ئەم پرسە بە قانونی بکە. پرسی پێوەری ئاو لە هەرێمی کوردستان بۆ تۆڕەکانی ئاو گونجاو نییە، چونکە هیچ تۆڕێکی ئاو لە هەرێمی کوردستان 24 کاتژمێر ئاویتیان نییە و ئەم پێوەرانە هەوا و هەر جوڵەیەکی تر ئەخوێنێتەوە. بەڕێزان دوو کۆمپانیای جنون و کۆمپانیای ئاراس کە ئەرکی هێنانی پێوەریان هەبووە لە دوای ساڵی 2014 لە یەکەم گوژمەی هێنانی پێوەرە 55,000 پێوەری سینیان هێناوە، تەزویریان کردووە، ساختەیان کردووە کە نرخەکەی زۆر کەمتر بووە و بەشێکی لە سلێمانی بەسراوە ئێستاە لە ساهەشای و پێوەرانە خراپبوون و تێکچوون. لە مانگی 11 2017 کۆمپانیەکانی هێنانی پێوەر خراونەتە بلاکلیستەوە بەهۆی خراپی کواڵێتی پێوەرەکانیان، بەهۆی ئەوەی کە نەیانتوانیوە لە پرۆسەکەیە سەرکەوتوو بن. بەڵام کۆمپانیای جنون لە دوای 2017 شەوە بە بەردەوامی پێوەری هێناوە بە شێوەی بازرگانی ساغی کردووەتەوە.